زەویەکانی نزیک بە شەلالەکانی بەنداوی دەربەندیخان دەکرێتە پرۆژەی گەشتیاری و بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری پارێزگای سلێمانیش سەرپەرشتی جێبەجێکردنی پرۆژەکە دەکات. ئەم پرۆژەیە لە چوارچێوەی جێبەجێکردنی چەند پرۆژەیەکی ترە لە ناوچەی گەشتیاری ئەحمەدئاوا و شارۆچکەی دووکان. لەسەر داهاتی گەشت و گوزار و بە سەرپەرشتی دەستەی گشتی گەشت و گوزار و تیمی ئەندازەی بەڕێوەبەرایەتی گشتیمان و چاودێری قایمقامەت هەستاوین بە گەیاندنی خزمەتگوزاری گەشتیاری بۆ شوێنەکانمان. خزمەتگوزاریەکان بریتین لە دروستکردنی ڕێگەیەک بۆ بەردەم مەشکەوتی کونەبا و دروستکردنی ڕێگە بۆ بەردەم تافگەی بەنداوی دەربەندیخان. پرۆژەکە بۆ گەشەپێدانی کەرتی گەشتیاریە لە قەزای دەربەندیخان و ماوەی چەند ڕۆژێکە کارکردن تێدا دەستی پێکردووە. دوای چاکسازی لە ڕێگەوبانەکەی پێداویستیە گەشتیارەکانی بۆ دابین دەکرێت و دەخرێتە خزمەتی گەشتیارانەوە. ئەم پرۆژەی لەسەر بودجەی گەشت و گوزاری سلێمانی تەرخان کراوە. بەشێکی لە دەربەندیخانە، بەشێکی لە سلێمانی لە چیای ئەزمەڕە، بەشەکەی تری لە دوکان و ئینەکانی دەور و پشتێتی ناوچە سیاحەکانی دەور و پشتێتی. لێرەدا ئێمە یەکەم جار هاتوونە دەربەندیخان و ئیشەکانیشمان تقریبن لە سا 50 بۆ 60 لە تاوابووندایە و حەچی ئیشی ناڕەحەتی و گرنگی بوو. ئەم دەمی ڕووبارەکە بوو زۆ ناڕەحەت بوو. ئێرە ماوا گەیشت تا مەرحەلەی تاوابوون. جێبەجێکردنی پرۆژەی گەشتیاری لە نزیک بەنداوی دەربەندیخان ناوچەکە دەباتە قۆناغێکەوە کە جگە لە بوژانەوەی لایەنی گەشتیاری دەرفەتی کار دەڕەخسێنێت و هانی سەرمایەدارانیش دەدات سەرمایەکانیان بەگەڕ بخەن بۆ دروستکردن و بنیاتنانی پرۆژەی گەشتیاری فراوانتر و ناساندنی دەربەندیخان وەک ناوچەیەکی گەشتیاری گرنگ لە هەرێمی کوردستان. شاخەوان محەممەد، کورسات نیوز، دەربەندیخان.